سەرەڕای دابارینی باران و ساربوونەوەی کەشوهەوا، بەڵام تا ئێستا نەوتی سپی ماڵان لە ناوەندی شاری سلێمانی دابەش نەکراوە. ئەمەش نیگەرانی هاوڵاتیان و دانیشتوانی شارەکەی بەدوای خۆی داهێناوە. نەوەڵا بەرمیلەوە شاوەرمان نەکردووە، بەس بەلانی کەمە سێ بەرمیل ناتۆویسا نەوەڵا بەشمان ناکە، بەلانی کەمە سێ بەرمیلەوە دەسووتێنی لە زستانەکە. نرخەکەی 135,000 بەرمیلێک. ئەی حکومەت ئیشتاوەرمان نەکردووە، بەزەر زۆرە لە بازا کڕیمانە بڵێ 135,000. ئەوەی حکومەتەکە شتاوەرمان نەکردووە، ئەویش 140,000 زۆر، هەرەقی 40-50,000. هێشتا وەرمان نەگرتووە، چاوەڕوانی وەرمان نەگرتووە هێشتا. نەوەڵا بەرمیلێکیەوە، دوو وەرمیلمان هەرەوێ، سیانمان هەرەوێ، بەجێمەکەم خێزانی دوان من بەسە. ئایشی ئەرەوەڵا بێبیکردنی قەچی چەند ساڵ کردومان، ئەم ساڵ هەرەی کردین ئینشەڵا. وەڵڵای جا دەسەڵاتی ئەمە نییە، حکومەت خۆی زانێ، خۆی حکومەتە و لای حکومەتی شوەیە ئەتوانێت ئەرزانی کات، ئەتوانێت گرانتریشی کە بڵێن چی، ئەگەر زانتر بێ بۆ ئێمە باشترە، ئاسانتر. تەواوی پارێزگای سلێمانی 540,000 خێزانە و تەنیا 154,000 خێزانی دەرەوەی ناوەندی شاری سلێمانی نەوتی سپیان وەرگرتووە. ئەوەی دیکەیان لە چاوەڕوانی و وەرگرتنیدان سەرڕای گرانی و کەمی ڕێژەکەیشی کە 200 لیترە و بە 104,000 دینار بە هاوڵاتیان دەدرێت. بەپێی قسەی وتەبێژی نەوت و کانزاکانی سلێمانی، دابەشکردنی نەوتی سپی لە دەرەوەی ناوەندی شاری سلێمانی و ناوچە شاخاوەکانی پارێزگاکە لە کۆتا ڕۆژەکانی نزیکە و بڕیارە لە سەرەتای مانگی ئایندەوە دابەشکردن لە ناوەندی شاری سلێمانی دەست پێ بکات. ئینشەڵڵا ئێمە چاوەڕوانی ئەمری وەزارەتی ئەگەر ئەمرمان پێ بکەن ئێمە ئامادەین بۆی بە زووترین کات دەست بکەین بێ ناو شار سەنتەری شار. نەوەڵا نا پرۆسەکە وەکو احتیاطی خۆی ڕۆی تا ئێستا هیچ کێشەیەکشمان نەبووە، ئینشەڵڵا کێشەشمان نابێت، یعنی بڕاناکەم هیچ شتێک متەوەقع نییە کە کێشە هەبێت. ئیشەکان وەکو خۆی ئەڕات و بەزی ترەوەیە کاتی ئەوێ خۆتە زانین پرۆسەی ماڵ بە ماڵە ئێمە دابەشکردن وەکو شارەکانی تر نییە، ئێمە گەڕک بە گەڕەکە چین لە ناو شارەکانەوە. وەڵی خۆ یەک بەرمیل بۆ ناو سنتەری شاریش کەمە لە ڕاستیە، بەزی تر لە ڕاستیە حکومەت هەر ئەو نەدامی ئەکات، یعنی دامی ئەو بەرمیلاکات هەموو خێزانێک 200 لیتر نەوتی بەرەکەوێت. دابەشکردن یان ئەوەی هاوڵاتیان بە توانجەوە پێی دەڵێن فرۆشتی نەوتی سپی حکمی بە نرخی بازرگانی بە هاوڵاتیان سست بەڕێوە دەچێت، بەشێکی بەرچاوی هاوڵاتیان لە هاویندا و لە ترسی گرانبوونی نرخەکەی نەوتی بازرگانیان کڕیوە. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.